سەردانی سکرتێری گەشتی نەتەوە یەکگرتوەکان بۆ هەرێمی کوردستان کۆبوونەوەی لەگەڵ بەرپرسانی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان پەیامێکی گرنگی لە پشتە ئەوەتی کە دڵخۆشە لە هەرێمی کوردستانە باسی لەوە کرد کە بە وردی چاودێری ئەو ڕووداوانە دەکات چ لە هەرێمی کوردستان و لە عێراقدا ڕوودەدەن و ئاماژەی بە کۆمەڵێک پرسی گرنگ کرد. لەم کاتەدا چه پەیامێک لە پشت سەردانەکەی سکرتێری گەشتی نەتەوە یەکگرتوەکانە پێگە و هێزی هەرێمی کوردستان لە نێو ناوەند و کۆڕە نێودەوڵەتیەکاندا چ کاریگەریەکی لەسەر گۆڕانکاری لە بۆچوون و هەروەها هەڵوێستەکانی کۆمەلگەی نێودەوڵەتی بەرامبەر بە کوردستان دەبێت. زیاتر قسە دەکەم سەبارەت بم بابەتە بەڕێز دکتۆر سامان سۆرانی شارەزای پەیوەندی نێودەوڵەتیەکان لە ئەستودیۆ لەگەڵمە. دکتۆر سامان زۆر بەخێر بێت. زۆر سپاس. گوتێرێز ئەمڕۆ سەردانی هەولێری کرد دوایەوەی کە لە بەغدا گەڕایەوە هاتە هەولێر کۆمەڵێک دیدار و کۆبوونەوەی ئەنجامدا، بەڵام ئەوەی کە لێرەدا گرنگە چه پەیامێک لە پشت سەردانەکەی گوتێرێز هەیە، ویستی چ مەسەجێک بەلایەنەکان بگەیەنێت؟ ئەلبەتە هاتنی سکرتێری گشتی نەتەوە یەکگرتوەکان بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان بایەغی زۆرە لەسەر ئاستی ئەوەی کە ئەوە سکرتێری نەتەوە یەکگرتوەکانە 1991 دەوڵەت تیایدا ئەندامە و دیداری هەبووە لە هەرێمی کوردستان لەگەڵ هەر سەرۆکایەتی هەرێم، سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و سەرۆکایەتی پەرلەمان و ئەمەش خۆی لە خۆیان پەیامێکی زۆر گەورەیە کە هەرێمی کوردستان قەوارێکی دەستوریە شەرعیەتی خۆی هەیە و ئێمە گرنگی پێدەدەین و لە هەمان کاتیشە خۆتان دەزانن کە پێش ئەوەی کە بێ بۆ هەرێمی کوردستان سەردانی بەغای کردووە لەگەڵ بەرپرسانی ئەوێش کۆبۆتۆ بە هەمان شێوەی ئێرە و خۆتان دەزانن کە نەتەوە یەکگرتوەکان بە بڕیاری 1631 نێردەی یونامیان بۆ عێراق ناردووە بەو مەبەستەی کە کاری ڕاوێژکاری بکات، کاری بەهێزکردنی تواناکانی مؤسساتی حکومت بکات و هەروەها هەوڵ بدات دیالۆگ و گفتوگۆ هەبێت لە نێوان ئەو لایەنانەی کە با بڵێن ناتەبان بۆ ئەوەی کە کێشەکان چارەسەر بکرێت. لە ماوەی ڕابردووە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا کۆمەڵێک کێشەی هەڵپێسێردراو هەیە کە گرنگە چارەسەر بکرێن، ئەوانەی کە پەیوەستن بە بودجەوە، ئەوەی کە پەیوەستە بە مادەی 140، ئەوەی پەیوەستە بە با بڵێن کە پەیوەستە بە ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم و هەروەها بابەتی تری ژیاری بۆ دانیشتوانی هەرێمی کوردستان کە دەبنە مایی چارەسەرکردنیان، دەبنە مایی دروستبوونی سەقامگیری و سەقامگیریش. بەڵێ باشە دکتۆر سامانەمە یەکەم جار نییە کە سکرتێری نەتەوە یەکگرتوەکان چ بانکیمۆن بێت چ ئەنتۆنیۆ گوتێرێز و کەسانی بەرپرس و باڵا لە نەتەوە یەکگرتوەکان سەردانی هەرێم دەکەن، بەڵام خوێندنەوەی جیاواز بۆ کاتی سەردانەکەی دەکرێت. ئەوەی کە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا یا کۆمەڵگەی نێودەوڵەتی بەرژەوەندیان لەگەڵ کوردستان و عێراقدا هەبێت زۆر جیاوازە لەگەڵ کاتی دروستبوونی عێراقی نوێ دوای 2003. ئێوە پێتان وایە بۆ لەم کاتەدا سەردانی کردووە؟ سەردانی پێشووی سکرتێری نەتەوە یەکگرتوەکان لە 2016 بووە کە ئەو کاتە عێراق و هەرێمی کوردستانش لە جەنگ بوون دژ بە داعش، یعنی دۆخێکی تری هەبوو و ئەم سەردانەی یا 2017 بوو پێم وایە لە بەهاری 2017 بوو ئەم سەردانەی کە ئێستا هەیە کە لەبەر ئەوەی وەرچەرخانێک هەیە لەسەر ئاستی نێودەوڵەتی کە ئێوە دەزانن قەیرانی جەنگی ئۆکرانیا و رووسیا بۆتە هۆکارێک کە با بڵێن قەیرانی بۆ ئەوروپا و بۆ تەواوی جیهانش دروست کردووە و هەرێمی کوردستان ئەکتەرێکی گرنگی ئەم ناوچەیە و هەرێمی کوردستان لە ڕابردووە و لە ئایندەشە بە حکمی ئەو سیاسەتەی کە پەیڕەوی دەکات کار بۆ سەقامگیری دەکات، کار بۆ دروستکردنی هاوکێشەکانی سەقامگیری دەکات لە ناوچەکە، چ لەسەر ئاستی هەرێمی بێت چ لە ئاستی نێودەوڵەتی بێت. ئەمە لایەکێتی کە گرنگی خۆی هەیە کە ئەم سەردانە لەم کاتەدا هیچ جیاوازێکتان لە نێوان پەیامەکانی لە ئێستا و پەیامەکانی ڕابردوودا بینی؟ هیچ گۆڕانێک لە هەڵوێستەکانیان نادەبین؟ بەڵێ هەر جۆر جیاوازم هەڵوێستەی کە ئێستا هەیەی کە نزیکردنەوەی ئەو دوولایەنەی نێوان با بڵێن بەغدا و هەرێمی کوردستانە، یعنی پەیامەکانی بۆ حکوومەتی فیدراڵ ئەوەیە کە ئێوە بێ هەرێمی کوردستان ناتوانن هەڵکەن پێچەوانەکەشی دروستە و هەروەها جەختیان لەوە کردوێتەوە کە ئەو موسساتانەی کە لە عێراقی فیدراڵن پێویستە کاری فیدراڵی بکەن بۆ بەهێزکردنی ئەو سیستەمە، چونکە خۆتان دەزانن نەتەوە یەکگرتوەکان گرنگی بە دیموکراسیەت دەدەن، گرنگی بە پێکهاتەکان دەدەن، بە بافی مرۆڤ دەدەن و ئەمانە هەمووی دەبێت لەو چوارچێوە بێت کە حکوومەتی تازەی کە ئێستا لەسەر دەسەڵاتە و تا ڕادەیەک هەوڵ دەدات بە جددی کار سەر
کۆمەڵێک بابەت بکە بۆ چارەسەرکردنی کێشەکان بەلایەنی کەم ئەوەی کە ئێستا بە تیۆری ئێمە دەیبینین یەکێک لەوانە چارەسەرکردنی بودجەیە کە کێشەیەکە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا و هەروەها کار دەکات بۆ ئەوەی کە ئەو ناوچانەی کە لە دەرەوەی ئیدارەی هەرێمون و ئەمڕۆ با بڵێن بوونەتەمایی نیگەرانی هەرێمی کوردستان و با بڵێن عێراقش بەوەی کە داعش سەر هەڵدەداتەوە بەوەی کە چۆن بتوانرێت ئەو ناوچانە یا ئەو بۆشایی کە لەوێ هەیە پڕ بکرێتەوە ئەو هەماهەنگی کە لە نێوان هێزی پێشمەرگەیە لەگەڵ هێزەکانی سوپای عێراق چۆن بەهێز بکرێتەوە ئەمە هەمووی پەیامگەلێک بوونە کە قسەیان لەسەر کراوە. پێشووتریش نەتەوەگرتوەکان ڕۆڵی چاودێری هەبووە لە نێوان و ڕێککەوتنانە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدادا هەبووە چاودێری و پرۆسە سیاسیانەی کردو کە لە عێراق بەڕێوە چوو. ئەم جارە لە نزیکەوە بە وردی باسی لە ئەو کێشە و گرفتانە کردەوە باس جەختی لە چارەسەرکردنیان کردوتەوە. نەتەوەی گرتوەکان دەتوانێت چه ڕۆڵێک بگێڕێت؟ نەتەوەی گرتوەکان ئێمە وەک دەزانین کە ڕێکخراوێکی زەبەلاحی ئەم جیهانەیە سەبارەت بە وردەکاریەکان کە لێرە چی ڕوودەدا زانیاری وردیان هەیە و لە هەمان کاتیشە هەوڵ دەدەن بە ڕۆڵی میان گێڕی لە نێوان لایەنەکان بگێڕن و هەوڵ دەدەن با بڵێن ڕۆڵی چارەسەر و بەهێزکردنی لایەنەکان بۆی کە بتوانن بگەن بە ڕێککەوتنێک. ئێمە خۆتان دەزانێت لە هەرێمی کوردستانش تا ڕادێک چەند خاڵێک هەیە کە لاوازی هەرێمی کوردستانە کە با بڵێن گرژی سیاسی هەیە دیارە بەڕێز سکرتێری نەتەوە یەکگرتوەکان هاتووە سەردانی هەموو لایەنەکانی کردو بۆ ئەوەی کە نزیکیان بکاتەوە لە یەکتر. دوایی ئێمە کە بابەتێکی تر هەیە کە تا ئێستا ڕێک نەکەوتوین لەسەر کاتی ئەنجامدانی هەڵبژاردن کە پرۆسەیەکی دیموکراسیەوە پێویستە هەرێمی کوردستان لە کاتی دیاریکراوی خۆیە هەڵبژاردن ئەنجام بداوە بە پێویستە لەم ساڵدا ئەو کارە ئەنجام بدرێت. ئەوە یەکێکە لەو هاتنی ئەو بەڕێزە هاندەرێکشە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین لەم ساڵدا هەڵبژاردن ئەنجام بدەین بەوەی کە پێکهاتەکان و لایەنەکانی ترش بە شێوەیەکی عادیلانە دادپەروەرانە لەناو پرۆسەیە بەشداری بکەن. باشە لەگەڵ دەستپێکی جەنگی رووسیا ئۆکرانیا هاوکات دروستبوونی کابینێنەوەی حکوومەتی عێراق باس لەوە دەکرا کە عێراق ئەو کارتە بەهێزە بوو کە ڕکابەرە ناوچەیەکانی ئەمریکا توانیان لە دەستی ئەمریکای دەربێنن. بەڵام ئەم جارە ڕاستەوخۆ سکرتێری گشتی نەتەوە یەکگرتوەکان دێت دەڵێت کە بە وردی ئاگاداری سەرجەمەوە هەنگاوانەیە. ئایا ئەمە پەیامێکی ڕاستەوخۆی ئەمریکا و کۆمەڵگەی نێودوڵەتی نییە بۆ نایارەکانی لە ناوچەکە کە ئەو ئەتوانێت جارێکی دیکە ئەگەر بیەوێت هەژمونی خۆی لە هەر وڵاتێکا کە بۆی گرنگە بەکاربێنێتەوە؟ خۆی لە حقیقت ئەوەیە سەردانی ئەم بەڕێز غۆتێرس سکرتێری گشتی نەتەوە یەکگرتوەکان لە بەغداش ئەو پەیامەی گەیاندووە کە عێراق هەوڵی ئەوە بدا خۆی دوور بخاتەوە لە مەسائلی جەمسەرگیری با بڵێن عێراق هەوڵ بدا کە تەوازونێک دروست بکات لە نێوان با بڵێن ڕۆژهەڵات و ڕۆژئاوا و لە هەمان کاتیشە عێراق بتوانێت لە ڕێگەی سەقامگیریەوە زمینەیەک خۆش بکات بۆ ئەوەی کە وەبەرهێنی بیانی بێن لەم وڵاتە دووبارە عێراق ببوژێنەوە و ئابووری عێراق گرێ بدرێت بە ئابووری جیهانەوە و لە هەمان کاتیشە ئەو بەروبوومەیە ئەو سەرچاوە گرنگەی گوزە لە هەرێمی کوردستان یاخۆت لە عێراقا بتوانرێت سوودی هەبێت بۆ جیهانی دەرەوە بۆ ئەوەی کە هەر هیچ نەبێت عێراق بچێتەوە ناو هاوچێشەکان بۆ عێراق بچێتەوە ناو کۆمەڵگەی نێودەوڵەتی. ئێوە خۆتان دەزانن لە ڕابردووە عێراق بە هۆی ئەو سیاسەتە هەڵانەی کە لە ڕابردووە ئەنجام درا بوو بە گۆڕەپانێک بۆ ململانەکان لە نێوان هەندێک وڵاتی هەرێمی و لە هەندێک خواستی نێودەوڵەتی و ئێستا بە حکمی ئەوەی کە عێراق هەنگاو دەنە بۆ ئەوەی کە بتوانێت بچێتەوە ناو هاوچێشەکان و هەرێمی کوردستانش لە یادتان نەچێت بە هێزەوە چووە لەگەڵ عێراقی فیدراڵە بۆ ئەوەی کە بتوانێت ئەو پەیامەی کە پێویستە لە ناو لەسەر ئاستی کۆمەڵگەی نێودەوڵەتی بگات بە هەموو جیهان کە عێراق وڵاتێک کە توانێت سەقامگیری هەبێت لە ڕووی ئاسایشیەوە لە ڕووی ئابووریەوە و لە هەمان کاتیشە هەرێمی کوردستان هەمیشە هاندەری سەقامگیری بووەوە. هەرێمی کوردستان توانیوێتی مۆدلێک بێت لەم ناوچەیە کە عێراقش دەتوانێت سوودی لێوەربگرێت و وڵاتانی دراوسێش دەتوانن سوودی لێوەربگرن. بەڕێز دکتۆر سامان سۆرانی شارەزای پەیوەندی نێودەوڵەتیەکان زۆر سپاس لە ستودیۆی کوردستان 24 لەگەڵ مابووی. سپاس.